ئێستا شوونە رەحسان بە وردی بابەتێکتان بۆ باز دەکات. بەڵە شوان ئێستا بە شێوەیەکی گرنگ باسی چیرۆکی ئەو ژنە گرنگ و کاریگەری گیانە. لە پشت هەر پیاوێکی مەزن و بەهێزەوە ژنێکی مەزن و بەهێزەیە، بەڵام هەر بەڕاست ئەم قسەیە وایە لەگەڵمان بن باسی یەکێک لە دیارترین ڕووداوەکانتان بۆ دەکەین و دوای بینینی ئەم راپۆرتە ئێوە بڕە لەسەر ڕاستی و دروستی و قسەیە بدەن. ئێلینۆر ڕۆزفێڵد ژنێک بوو توانی پیاوێکی نەخۆش بگەینەتە سەر کورسی دەسەڵات. چۆن وای کرد؟ پێشەوەی ژیانی هاوسەرگیری پێک بێنێت، فرانکلین دی ڕۆزفێڵد پیاوێکی یاسایی بوو، سەرەتا چووە ناو دامەزراوە پەروەردەیەکان و ئینجا زانکۆی هارڤاردی تەواو کرد. دواتری شویستی کۆلێژی یاسا لە کۆڵمبیا تەواو بکات، بەڵام نەیتوانی. فرانکلین پێشەوەی هاوسەرگیری بکات خاوەنی هیچ پۆستێک نەبوو، لە بواری سیاسەتیشدا کاری نەدەکرد. لە ساڵی 1905 لەگەڵ ئێلینۆر ڕۆزفێڵد ژیانی هاوسەرگیری پێکێنا. دوای هاوسەرگیریش ژیانی ئەم پیاوە گۆڕا. دوای 5 ساڵ لە هاوسەرگیری و لە ساڵی 1910 ئەم پیاوە چووە ناو سیاسەتەوە. وردە وردە سەرکەوتنەکانی دەستی پێکرد. سەرەتا بووە سیناتۆری ویلایەتی نیویۆرک و دواتر بووە یاریدەدەری فەرماندەی هێزی دەریایی و اینجا بووە پارێزگاری ویلایەتی نیویۆرک. بەڵام کاتێک پارێزگاری نیویۆرک بوو تووشی نەخۆشی ئەفلیج بوون هات. دایکی فرانکلین داوای لە کوڕەکەی کرد بەهۆی نەخۆشیەکەیەوە دوور بکەوێتەوە لە سیاسەت و حکوومەت، بەڵام ئیلینۆری ژنەکەی ڕێگەی نەدا پیاوەکەی واز لە سیاسەت بێنێت و یارمەتی هاوسەرەکەیدا کە بەردەوام بێت لە مەیدانی سیاسەت و هەموو جۆرە هاوکاریەکی کرد. ئەم ژنە وتاری هاوسەرەکەی پێشکەشی خەڵک دەکرد، تاوای لێهات وتارەکانی کاریگەری دەکردە سەر هاوڵاتیان. جگە لەوەش پاڵپشتی معنەوی تەواوی هاوسەرەکەی بوو. ئەوەش بووە هۆی ئەوەی ئەم پیاوە بەسەر نەخۆشیەکەیدا زاڵ ببێت و ببێتە حاکمی نیویۆرک. دواتریش بەهۆی پشتگیریە بەردەوامەکانی خێزانەکەیەوە تا ئاستی سەرۆک ڕۆیشت و بووە 32مین سەرۆکی ئەمریکا. کاتێک ئەو بوو بە سەرۆک وڵاتەکەی لە خراپترین دۆخی دارایی وابووریدا بوو. هەروەها سەرکردایەتی ئەمریکای کرد لە کاتی جەنگی جیهانی دووەمدا. لە ماوەی 100 ڕۆژی یەکەمی پۆستەکەیدا لە نووسینگەکەی مایەوە و چەندین پلانی ناوازەی دانا و 76 یاسای دەرکرد و توانی لەگەڵ خێزانەکەیدا بەسەر هەردوو قەیرانەکەدا سەرکەوێت. بۆیە وەک یەکێک لە سێ گەورەترین سەرۆکەکانی ئەمریکا ناو دەبرێت. ئەم ژنە کاتێک هاوسەرۆکەی بوو بە سەرۆک تاکە ژنی سەرکردەی ئەمریکی بوو کە بەدەر لە کارەکەی هەمیشە وتاری هەبوو دەربارەی مافەمەدەنیەکانی ئەو هاوڵاتە ئەمریکانەی کە لە بنەڕەتەوە ئەفریقی بوون. ئەم ژنە هەمیشە کۆنگرەی ڕۆژنامەنووسی ئەنجام دەدا و نووسەری گۆڤارێکی ڕۆژانە و هەفتانە بوو. بەرنامەی لە ڕادیۆ هەبوو، لە کۆنگرەی نەتەوەیی بەشداری دەکرد. هەموو ئەوانە وای کرد بە یەکێک لە ژنە کاریگەرەکانی گیان بناسرێت و ڕۆژنامەی نیویۆرک تایمزیش بەڕێز لێگیراوترین ژنی گیان ناوی هێناوە. ئەمە چیرۆکی ئەو ژنە بوو کە هاوسەرەکەی لە خۆشی و ناخۆشیدا جێنەهێشت و لەگەڵیدا مایەوە. بەڵام لە سەردەمی ئێستا وای لێهاتووە پیاویش هەموو هاوکاریەکی خێزانەکەی دەکات تاوەکو ژنەکەی دەگاتە بەرزترین ئاستی حکومڕانی و دەسەڵات. بەڵێ شوان چی شتێکی ئەم راپۆرتە بەلای تۆ سەرنجڕاکێش بوو؟ کۆی پاڵپشتەکانی ئەم ژنە سەرنجڕاکێش بوو، بە تایبەتی ئەوەی کە تایبەت بوو بە تێپەڕاندنی قەیرانەکانی دوای جەنگی جیهانی دووەم کە هاوکار بووە بۆ مێردەکەی لە دەرکردنی 76 پرۆژە یاساوە خۆت ئاماژە پێدا. خۆت چی بەلاوەگرت بوو لە ئەوەی بەلای منەوە زۆر سەرنجڕاکێش بوو ئەوە بوو کە هاوسەرەکەی لە خۆشی و ناخۆشیدا بەجێ نەهێشتەوە، بە تایبەت کاتێک نەخۆش بووە.
دەست خۆش سپاس بۆ بابەتە دەست- سپاس بۆ دەرسان